ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی ئاوڕیانی هاوکار ماتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی هەینی. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. نامەی چالاکانی سیاسی بۆ هەڵوەشاندنەوەی سزای سێدارەی سێ بەندکراوی ژنی کورد. هۆشداری نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە بڕینەوەی پەنجەی سێ بەندکراو لە ورمێ. ئازادی 5 هاوڵاتی لە زیندانەکانی مەهاباد و شنۆ. ڕێکەوتن لەسەر گەڕانەوەی ئاوارەکانی عەفرین بۆ سەر ماڵەکانیان. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالز لە ناوچەی عەمەڵیاتی لاوان. بڕیاری دادستانی ئەرژانتین بۆ دەستبەسەرکردنی عەلی خامنەیی و هێرشی پۆلیسی ئیسرائیل بۆ سەر کۆبوونەوەی شارۆمەندانی عەرەب لە حەیفا. نامەی چالاکانی سیاسی بۆ هەڵوەشاندنەوەی سزای سێدارەی سێ بەندکراوی ژنی کورد. ڕۆژی پێنجشەمە 21 خاکەلێوەی 1404 هەتاوی. ئارش سادقی و چەند چالاکی سیاسی دیکە لە نامەیەکدا سەبارەت بە گەری لە سێدارەدانی سێ بەندکراوی ژنی کورد بە ناوەکانی پەخشان عەزیزی، وریشە مرادی و شەریفە محەممەدی هۆشداریان بە دەستگای قەزای ڕۆژین داوە. لە نامەی چالاکانی سیاسیدا هاتووە: ئێمە نیگەرانی دۆخی تەندروستی سێ بەندکراو بەناوەکانی پەخشان عەزیزی، وریشە مرادی و شەریفە محەممەدین. هاواری ئێمە تەنیا بۆ دەربڕینی هاوخەمی نیە، بەڵکو ناڕەزایەتی بەرامبەر تونند و تیژی و ئازاری سیستیماتیکی ژنانی کۆمەڵگایە. ئەو سێ چالاکوانە نەک تاوانبار نین، بەڵکو خۆیان قوربانی دەسەڵاتێکی پیاو سالار و دژەژنن و لە بەرامبەریدا بوێرانە وەستاون. تۆمەتەکانیان هەموو بێبنەمان و مەترسی لە سێدارەدانیان ڕاستەقینەیە. باش دەزانین کە لە حکوومەتی کۆماری ئیسلامیدا سەپاندنی تۆمەتی ناڕەوا بەسەر بەندکرا و بێبەشکردنی لە حەقی حەیات ڕەوەندێکی یاساییە بۆ بۆنەوە بێدەنگی لە بەرامبەر ئەو نادادپەروەریە وەکو هاوکاری لەگەڵ زاڵم دەبینین. ئێمە لەگەڵ هەموو شێوازەکانی تونند و تیژی و کوشتندا ئاشناین و دووپاتی دەکەینەوە کە کۆماری ئیسلامی لە ژێر ناوی یاسا عەداڵەتی کردووە بە ئامرازێک بۆ لەناوبردنی چالاکوانانی سیاسی. یان لەدەستانی دوو کرێکار بەهۆی بروسکە لە دێولان. ڕۆژی پێنجشەمە 21 خاکەلێوە دوو کرێکاری زەحمەتکێش لە کاتی کۆکردنەوەی یای بەهاری لە دەوروبەری شارستانی دێولان بەهۆی هەورە بروسکە گیانیان لەدەستاوە. بە پێی زانیاریەکان دوو کرێکاری تەمەن 50 و 55 ساڵ لە کاتی کۆکردنەوەی یای بەهاری لە ئاوایەکانی سیس و سوورملی سەر بە شارستانی دێولان بەهۆی هەورە بروسکە گیانیان لە پێناودابینکردنی پاروێگنان بۆ خۆیان و بنە ماڵەکانیان بەخت کردو. هۆشداری نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە بڕینەوەی پەنجەی سێ بەندکراو لە ورمێ. کارناسانی سەر بە نەتەوە یەکگرتووەکان ڕۆژی پێنجشەمە 21 خاکەلێوە لە بەیان نامەیەکدا سەبارەت بە بڕینەوەی پەنجەی سێ بەندکراوی ڕاگیراو لە زیندانی ورمێ هۆشداریان بە کۆماری ئیسلامی داوە. بە پێی ڕاگەیاندنی جێگری دادستانی ورمێ بڕیارە ڕۆژی 23 خاکەلێوە پەنجەی سێ بەندکراو بە ناوەکانی هادی ڕۆستەمی، مێهدی شاهیوەند و مێهدی شەرەفیان بە تۆمەتی دزی ببڕێنەوە. بۆ بۆنەوە کارناسانی سەر بە نەتەوە یەکگرتووەکان و مایساتۆ راپۆرتێری تایبەتی ئەو ڕێکخراوەیە لە بەیاننامەیەکدا سەبارەت بە جێبەجێکردنی و حکومە هۆشداریان بە کۆماری ئیسلامی داوە. مایساتۆ لە وتارێکدا ڕایگەیاندووە قەدەغەی ئەشکەنجە و ئازاری بەندکراوان لە جارنامەی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکاندا بڕیارێکی بێکەم و کورتیە و جیاوازی هەڵناگرێت. داوا لە کۆماری ئیسلامی دەکەین بە زووترین کات سزای بڕینەوەی پەنجەی و سێ بەندکراوە هەڵوەشێنێتەوە. ئازادی 5 هاوڵاتی لە زیندانەکانی مەهاباد و شنۆ. ڕۆژی پێنجشەمە 21 خاکەلێوە 5 شارۆمەند بە ناوەکانی عوسمان جەهانفەر، یوسف قال، ڕەحمان دانا، مەسعود خزری و ئەبوو بەکر خاتەمی بە دانانی بارمتە لە زیندانەکانی مەهاباد و شنۆ ئازاد کراون. ڕۆژانی 24 و 25 سەرماوەزی 1403 عوسمان جەهانفەر، یوسف قال و ڕەحمان دانا لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی مەهاباد بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و پاش لێپرسینەوە بۆ زیندانی ئەو شارە ڕاگوێزراون. هەروەها ڕۆژی 26 ڕەشەمەی 1403 مەسعود خزری و ئەبوو بەکر خاتەمی لە هێرشی هێزەکانی حکوومەت بۆ سەر ماڵەکانیان لە گوندی تاچیناوای شنۆ دەست بەسەر و بۆ زیندانی ئەو شارە گوازراونەتەوە.
ڕۆژی ڕابردوو ئەو پێنج شارۆمەندە بە دانانی بارمتە و بە شێوەی کاتی لە زیندان ئازاد کراون، بەڵام هێشتا هۆکاری بەندکرانیان ڕوون نەکراوەتەوە. ڕێکەوتن لەسەر گەڕانەوەی ئاوارەکانی عەفرین بۆ سەر ماڵەکانیان. ڕۆژی پێنجشەمە 21 خاکەلێوە خۆ بەڕێوەبەرایەتی ڕۆژاوای کوردستان لەگەڵ دەوڵەتی نوێی سووریا لەسەر گەڕانەوەی ئاوارەکانی عەفرین بۆ سەر زێدی خۆیان ڕێکەوتن. بە پێو ڕێکەوتن نامەیە گروپە تێروریستەکانی سەر بە تورکیا لە عەفرین دەچنە دەرەوە و ئاوارەکان دەگەڕێنەوە سەر ماڵەکانیان. بە وتەی چالاکانی ڕۆژاوای کوردستان، تورکیا لە ترسی هێرشەکانی ئیسرائیل کشانەوەی گروپەکانی خێراتر کردووە. ئیدارەی ڕۆژاوای کوردستان داوای لە کۆمەڵگای نێودەوڵەتی و بەرپرسانی دەوڵەتی نوێی سووریا کردووە بە چاودێری نێودەوڵەتی ئاوارەکانی عەفرین بگەڕێنەوە سەر زێدی خۆیان و ئەمنیەت و ئارامیان بپارێزن. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالز لە ناوچەی عەمەلیاتی لاوان. کرێکارانی ئەرکان سالسی شاغڵ لە ناوچەی عەمەلیاتی دوورگەی لاوان ڕۆژی پێنجشەمە 21 خاکەلێوە دژمنەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ئەرکان سالز لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێڕێژەی هەڵاوسان، وەلانانی جیاوازی، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕەفاهی، بەکردەوە دەراتنی گەڵاڵەی ڕێزبەندی، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان، جێبەجێکردنی مادەی دەی یاسای ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنێلی نەوت، بەهرەمەندی لە وام و مەزایای کرێکاری، هەروەها کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی پێرسۆنێلی نەوت بوون. لە سێدارەدانی 5 بەندکراو لە 4 زیندانی ئێران. بەیانی ڕۆژی پێنجشەمە 21 خاکەلێوە حکمی ئەدامی 5 بەندکراو لە زیندانەکانی شاهڕوود، گونبەدی کاڤوس، عێراق و ئێران شار جێبەجێکراوە. بە پێ راپۆرتی کانونی مافی مرۆڤ ئێران 5 بەندکراو بە ناوەکانی معین ئەشرەفی، بێهروز شێر محەممەد دڵی، سەجاد فەراهانی، ئەحسان بامری و یاسین بامری بە تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانەکانی شاهڕوود، گونبەدی کاڤوس، عێراق و ئێران شار لە سێدارە دراون. شانی باسەکە لە ڕۆژانی ڕابردوودا بەلانی کەم 26 بەندکراو لە زیندانەکانی ئێراندا ئەعدام کراون و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سەبارەت باگەری لە سێدارەدانی 4 بەندکراوی بەلوچ بە ناوەکانی عەیدوو عەبدوڵغەنی، عەبدوڕەحیم و سولەیمان شەهبەخش هۆشداریاندا. درێژەی مانگرتن لە خواردنی کەریم جەلیلی لە زیندانی مەسجد سولەیمان. ماوەی 6 ڕۆژە کەریم جەلیلی دژ بە سێناڕۆسازیەکانی وەزارەتی اطلاعات لە زیندانی مەسجد سولەیمان مانی لە خواردن گرتووە و گیانی لە مەترسی جدیدا. ڕۆژی 22 ڕەشەمەی 1403 تاوی کەریم جەلیلی تەمەن 40 ساڵ لەلایەن ئیدارەی اطلاعاتەوە دەست بەسەر و بۆ زیندانی مەسجد سولەیمان ڕاگوێزرا. ناوبرا و پێشتر و لە ناڕەزایەتیەکانی 1401 96 و 98ش دەست بەسەر کرابوو. ماوەی 30 ڕۆژە و چالاکە مەدەنیە لە بەندیخانەی مەسجد سولەیمان زیندانی کراوە و هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم هەوڵەدەن پەروەندە سازی بۆ بکەن. بانکرانی دوو چالاکی مەدەنی بۆ دادسەراکانی فەردیس و یاسوچ. ڕۆژی پێنجشەمە دوو چالاکی مەدەنی بە ناوەکانی ئەعزەم ئاهو قەلەندەر و سعید دێهقان نەسەب لەلایەن دادسەراکانی فەردیس و یاسوچ بانکێشت کراون. بە پێزانیاریەکان ئەعزەم ئاهو قەلەندەر بە مەبەستی جێبەجێکردنی سزای 30 زەربە شەلاق بۆ دادسەرای شارستانی فەردیس بانکێشت کراوە. ناوبرا و پێشتر هاوڕێ لەگەڵ 3 تۆمەتباری دیکە بە تۆمەتەکانی تێکدانی یاسایشی گشتی و پێکێنانی گروپ دژ بە ئەمنیەتی وڵات سەرجەم بە 14 ساڵ و 10 مانگ زیندان مەحکوم کرابوو. لەلایەکی دیکەوە لە قیچواری دادسەرای ئینقلابی یاسوچ سعید دێهقانی نەسەبی بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بۆ ئەو ناوەندە قەزاییە بانکێشت کردووە. پەرەسەندنی ژنکوژی لە ژێر سایەی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا دوژن و منداڵێکی کچ لەلایەن دوو پیاوی خەڵکی شارەکانی تاران و بروجن بە بیانووی کێشەی خێزانی کوژراون. بە پێ راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ژنێکی خەڵکی تاران بە ناوی ئێلمیرا بە بیانووی دژایەتیکردنی هاوسەرەکەی لەگەڵ خواستی جیابوونەوە بە شێوەیەکی وەحشیانە کوژراوە و دواتر تەرمەکەی فڕێدراوە. بکوژ پاش ماوەیەک لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر و لە کاتی لێپرسینەوەدا دانی بە تاوانەکەی داهێناوە.
لە لایەکی دیکەوە پیاوێکی تەمەن 38 ساڵ لە گوندی ئیمام قەیسی سەر بە شارستانی بروجن سەرەتا و ژینەکەی خنکاندووە و دوجار بە چەک کچە تەمەن 5 ساڵەکەی خۆی کوشتووە و لە کۆتاییدا دەستی داوەتە خۆکوژی. بڕیاری دادستانی ئەرژانتین بۆ دەست بەسەرکردنی عەلی خامنەیی. لە ڕۆژانی ڕابردوودا دادستانی ئەرژانتین فەرمانی دەست بەسەرکردنی بۆ عەلی خامنەیی ڕێبەری کۆماری ئیسلامی بە تۆمەتی بەشداری لە تەقینەوەی ئامیا دەرکرد. بە پێی راپۆرتەکان قازی باسۆ کە پاش کوژرانی ئالبێرتۆ نیسمان لە ساڵی 2015 زاینی ئەرکی دادستانی ئەرژانتینی واستۆگرت، عەلی خامنەی وەکو بەرپرسیاری سەرەکی ڕووداوی تەقینەوەی ناوەندی یەهودیەکان لە ئامیا ناسیوە و فەرمانی دەست بەسەرکردنی بۆ دەرکردووە. جێگای ئاماژەیە کە لە ڕووداوی تەقینەوەی بۆمب لە ناوەندی یەهودیەکانی ئامیا 85 کەس گیانیان لەدەستا و زیاتر لە 300 کەسیش بریندار بوو. هێرشی پۆلیسی ئیسرائیل بۆ سەر کۆبوونەوەی شارۆمەندانی عەرەب لە شاری حەیفا. شەوی پێنجشەممە 21 خاکەلێوەی 1404 هەتاوی پۆلیسی ئیسرائیل هێرشی کردە سەر شارۆمەندانی عەرەب لە شاری حەیفا و چەندین کەسی دەست بەسەر کرد. شارۆمەندانی عەرەبی دانیشتووی شاری حەیفا لە ئیسرائیل شەوی ڕابردوو دژ بە هێرشەکانی دەوڵەتی نێتانیاهۆ بۆ سەر کەرتی غەزە و یان لە دەستانی سەدان کەس خۆپێشاندانیان کرد، بەڵام پۆلیس هێرشی کردە سەریان و 23 کەسی دەست بەسەر و ڕەوانەی زیندان کرد. خۆپێشاندەران بە وتنەوەی دروشت خوازیاری ڕاگررتنی دەستبەجێی شەڕ و ئازادی دیلەکانی دەستی حەماس هەروەها هەموو بەندکراوانی فەلەستینی بوون. و دوا هەواڵمان سەبارەتە بە برینداربوونی 13 کرێکار لە معدەنی بەی پازاری ئانکارا. ڕۆژی پێنجشەممە 21 خاکەلێوە بەهۆی داڕمانی معدەن لە ناوچەی بەی پازاری ئانکارا 13 کرێکار بریندار بوو. بە پێی زانیاریەکان پاش ڕوودانی ئەو ڕووداوە هێزەکانی فریاکەوتنی خێرا و ژاندارمێری تورکیا چوونەتە شوێنی ڕووداوەکە و 13 کرێکاری برینداریان بۆ ناوەندە دەرمانیەکان گواستوێتەوە. بە وتەی چالەکانی کرێکاری تورکیا دۆخی تەندروستی یەکێک لە بریندارەکان ناجێگیرە و لە ژێر چاودێری پزیشکیدا. جێگای ئاماژەیە کە ساڵانە دەیان کرێکار بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار لە معدەنەکانی تورکیا دەبنە قوربانی و دەوڵەتی وڵاتە لە جیاتی دابینکردنی ئیمکانات چالاکانی کرێکاری دەست بەسەر و زیندانی دەکات. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.